دولت سعودی تردید نکنن که این خون دامن اینا رو خواهد گرفت، پدرشون در میاره. ساڵی 2016 بە قوڵتوربوونەوەی ناکۆکیەکانی ئێران و سعودیا دەستی پێکرد. پێشتر پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە ئەوەندە ئاڵۆز بوو کە هەر ڕووداوێک دەیتوانی ناکۆکیەکانی نێوانیان قوڵتر بکاتەوە. ئەمە دیمەنی هێرشکردنە سەر باڵۆزخانەی سعودیە لە تاران. شەوی شەمەی ئەم هەفتەیە دوا بەدوای بڵاوبوونەوەی هەواڵی لە سێدارەدانی نەمر باقل ئەرنەمر کەسایەتی ناسراوی شیعەی سعودیە ژمارەیەک خۆپشاندەر لە تاران هێرشیان کردە سەر باڵۆزخانەی سعودیە و بەشێک لە باڵەخانەی باڵۆزخانەکەیان ئاگر تێبەردا. هاوکات لە شاری مەشهەدی ئێرانیش خۆپشاندەران هێرشیان کردە سەر قونسوڵخانەی سعودیە لەو شارە. سعودیە دەڵێت شێخ نەمر و ئەو 46 کەسەی دیکە بە تاوانی ئەنجامدانی کاری تیرۆریستی لە سێدارە دراون. بەڵام لایەنگرەکانی حکوومەتی ئێران دەڵێن نەمر هەرگیز باوەڕی بە توندوتیژی نەبووە و تەنها بە تاوانی ڕەخنەگرتن و وتنی ڕاستیەکان لە سێدارە دراوە. عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران تونترین کاردانەوەی پیشاندا. خامنەی دەستەواژەی شەهیدی بۆ نەمر بەکارهێنا و ڕایگەیاند خودا تۆڵە لەو ستەمکارانە دەکاتەوە کە نەمریان لە سێدارە داوە. ڕاشیگەیاند دەبێ هەموو گیان لە دژی ئەم تاوانەی سعودیە و تاوانەکانی دیکەی لا یەمەن و بەحرین هەڵوێستیە بێت. لە دوو ڕۆژی ڕابردوودا زۆربەی بەرپرسانی ئێرانی لێدوانی توندیان لە دژی سعودیە داوە. لێدوانەکەی حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران تا ڕادەیەک جیاواز بوو. ڕۆحانی ڕایگەیان لە سێدارەدانی نەمر دەبێتە هۆی پەرەسەندنی تیرۆر و توندڕەوی لە ناوچەکەدا. ئەو کات بە پێچەوانەی بەرپرسانی دیکەی وڵاتەکەی ڕەخنەی لەو خۆپشاندەرانە گرت کە هێرشیان کردە سەر باڵۆزخانەی سعودیە لە تاران و ڕایگەیان هێرشبەران بەپێی یاسا سزا دەدرێن. ڕۆحانی بە کەسێکی نزیک لە هاشمی ڕەفسنجانی دادەنرێ و ئەو دوو کەسایەتیەش لە ئێراندا لەو کەسە دەگمەنانن کە خوازیاری ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان سعودیە و ئێرانن. سوپای پاسدارانی ئێرانیش لە ڕاگەیەندراوێکدا بە توندی هێرشی کردە سەر دەسەڵاتدارانی سعودیە و حکوومەتی سعودیەی باوشێوەی داعش ناو بردو. ڕایگەیاند لە داهاتوویەکی نزیکدا بە توندترین شێوە تۆڵە لە دەسەڵاتدارانی سعودیا دەکرێتەوە. هاوکات حکوومەتی سعودیەی بە پشتگیریکردنی گروپە توندڕەوەکان لە ناوچەکەدا تۆمەتبار کرد. لە وەڵامدا وەزارەتی دەرەوەی سعودیە ڕایگەیاند دەبێت ئێران دوایین وڵات بێ لە جیهاندا کە تۆمەتی پشتگیریکردنی تیرۆر بداتە پاڵ وڵاتانی دیکە، چونکە ئێران خۆی لە جیهاندا بە پشتگیریکردنی تیرۆر ناسراوە. لە 30 ساڵی ڕابردوودا زۆر جار پەیوەندیەکانی نێوان سعودیە و ئێران ئاڵۆز بووە، بەڵام بەوتەی بەشێک لە چاودێران هەرگیز ناکۆکیەکانی نێوانیان نەگەیشتوتە ئەو ئاستەی ئێستای. ئێران لە ناوچەکەدا سەرکردایەتی بەرەی شیعە دەکا و لە بەرامبەردا سعودیە هەوڵی ئەوە دەدات لە بەرامبەر ئێراندا خۆی وەک سەرکردەی وڵاتانی سوننا بناسێنێت. بە پەیوەندێک ئامار سعودیا زیاتر لە 2 ملیۆن دانیشتووی شیعەی هەیە و زۆربەیان لە بەشی ڕۆژهەڵاتی وڵاتە دەژین. سعودیا زۆر جار ئێرانی تۆمەتبار کردووە بە ئەندانی شیعەکانی وڵاتە. لە بەرامبەردا نزیکەی لە 120 دانیشتوانی ئێران سونە مەزهبن و حکوومەتی ئێران زۆر جار سعودیای تۆمەتبار کردووە با پشتگیریکردنی نێرانی سوننەی وڵاتە. بەڵام سەرڕایەوەی لە ساڵانی ڕابردوودا حکوومەتی ئێران چەندین جار چالاکانی ئاینی سونە مەزهبی لە سێدارە داوە، بەڵام سعودیا هەرگیز بە فەرمی ناڕەزایەتی دەرنەبڕیوە. بەڵام بەشێک لە چاودێران پێیان وایە لە دوای ناڕەزایەتی ئێران بەرامبەر بە لە سێدارەدانی شێخ نەمر پێدەچێت لەمە و دوا سعودیاش بەرامبەر پێشێلکردنی مافی سونە مەزهبەکانی ئێران بێتە دەنگ. لە ئێستادا سعودیە و ئێران لە وڵاتانی عێراق و سووریا و یەمەن و بەحرین و لوبنان ناکۆکی قوڵیان هەیە. لە عێراق و لوبنان تا ڕادەیەکی زۆر باڵادەستی ئێران یەکلایی بۆتەوە و لە بەحرێنیش باڵادەستی سعودیا یەکلایی بۆتەوە. بەڵام لە سووریا و یەمەن هەردوو وڵات هەوڵی یەکلاییکردنەوەی هاوکێشەکان دەدەن لە بەرژەوەندی خۆیاندا. بەڵام دوای لە سێدارەدانی شێخ نەمر و قوڵبوونەوەی ناکۆکیەکانی نێوانیان بەشێکی بەرچاوی چاودێران مەترسی ئەوەیانەیە ئاڵۆزیەکانی ناوچەکە زیاتر پەرەبستێنن.